شكرا سيد الرئيس. سأتحدث وجود وفد إقليم كردستان في بغداد، لا أتحدث عن ما حدث وما يحدث. زۆر بەڕاشکاوانە قسە دەکەم سەبارەت بەبوونی وەفدی هەرێمی کوردستان لە بەغدا. باز لەوە ناکەم کە ڕوویداوە و ڕوودەدات. ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانین، هەمومان یەکسانین و جیاوازی لە نێوانماندا نییە. ئەوەی ڕوویدا لە یاسای پڕکردنەوەی کورتهێنانی بودجەدا هەموو دەیزانین. دوای ئەوە چی؟ ئەوە تا هەموو گەڕاینەوە لەم هۆڵە دانیشتینەوە. هەمان ئەو کەسایەتی و خوشک و برایانە کە شانازی بە هەمویانەوە دەکەین. پێم وایە ئێستا گەڕانەوە بۆ چوارگۆشەی یەکەم لە بەرژەوەندی کەستانیە لە دۆست و کەسوکارەکانمان لە بەسرە و ناسریە و هەر شوێنێکی تری عێراق و لە هەمان کاتدا لە بەرژەوەندی خزم و دۆست و کەسوکارەکانیشماندا نییە لە سلێمانی و ناوچەکانی دەوروبەری کە خۆپیشاندان دەکەن. ئێوە هەفتەی پێشوو پشتیوانی ئەو نوێنەرانەتان کرد کە داوای پاراستنی مافی خۆپیشاندەرانیان دەکرد لە سلێمانی. ئایا ئەم لێدوانانەی کە لە هەردوو لایەنەوە دەدرێت لە بەرژەوەندی خۆپیشاندەراندایە کە چاوەڕی موچەکانیان دەکەن؟ بەڵێ هەڵەیە و دانیشی پێدادەنین و هەڵەکانیش کەڵەکە بوون و هەمووانیش لێپرسراون. ئەمڕۆ لە ئەنجومەنی نوێنەران ئێمە پشتیوانی لە دەرچوونی یاسایەک دەکەین، بەڵام لێپرسراوێتی ئێمە بە دوواداچوونە بۆ جێبەجێکردنی یاساکە، نەک وتاردان. با وتارەکان بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن بێ، بەڵام لە پەرلەمان بە دوای چارەسەردا بگەڕین. ئێستا وەفدێک لە بەغدایە و من ماوەی هەفتەیە کە لەگەڵیانم و کار دەکەن بۆ جێبەجێکردنی مادەی 7 لە یاسای پڕکردنەوەی کورتهێنانی بودجە. بەڵێ سەرڕایبوونی نیگەرانی لە یاساکە، بەڵام ئەمڕۆ وەفدەکەی هەرێم دەیەوێت مادەی 7 لە یاساکە جێبەجێ بکات کە دەڵێت دەبێت هەرێمی کوردستان بڕێک لە داهاتی نەوت تەسلیمی کۆمپانیای سۆمۆ بکات، هەر وەک داهاتی نەوتیش تەسلیمی حکومەت بکات بە پێی ڕێککەوتنێک و دانوستانەکان لەگەڵ حکومەتی عێراق بەردەوامن، بەڵام تا ئێستا نەگەشونە تا ڕێککەوتن. خاڵی دووەم بەڕێز سەرۆکی پەرلەمان. بەڕێز سەرۆکی وەفدی هەرێمی کوردستان و ئەندامانی وەفدەکە ئامادەن بێنە پەرلەمان و لە هۆڵی دەستوری باز لە گفتوگۆکان بکەن و هیچ ڕێککەوتنێک لە دەرەوەی یاسای پڕکردنەوەی کورتهێنانی بودجە نەکراوە و وەفدی هەرێمیش ئەوە قبوڵ ناکەن. هەر بۆیە خوشک و برایانم، یارمەتی حکومەتی هەرێمی کوردستان مەدەن و بەڵام هاوکاری کەسوکارەکانتان بکەن لە هەرێمی کوردستان کە چاوەڕێی بودجە و موچەن.